Lights on. Lights are on, sir. ئەم ڕۆبۆتە ناوی ئەلێکسا هەریاری تەمەن 17 ساڵ دروستی کردووە. ئەرکی سەرەکی ئەم ڕۆبۆتە یارمەتیدانی خاوەن پێداویستە تایبەتەکانە بەدەنگ هەرداوا کارێکی لێ بکەی بۆ جێبەجێ دەکات. 26 degrees Celsius and it's partly cloudy. ئەمە ڤۆرتێکسە بریتە لە سیستەمێکی زیرەک کە وەکو مرۆڤەکان توانای بیرکردنەوەی هەیە. ئەتوانێتن هەموو قسانی کە تۆ لەگەڵێکی شیکاری بکا بۆ نووسین و لای خۆی خەزنی بکات دواتر بە دوای بگەڕێ بۆی بزانێم وشانە مانای چییە. لێرە تابلێتێکمان بەکارێنەوە لەگەڵ بۆردێکی تایبەت کە خۆم دروستم کردو لە دواوە. لەڕێگای ئەم سیستەمەوە تۆ توانیتن کۆنتڕۆڵی تەواوی ئامێرە کارەبایەکانی ناو ماڵت بکەیت یاخود ئامێرە کارەبایەکانی دەرەوەی ماڵەوەش تاوەکو دووریەکی زۆر لە ڕێگای هەبوونی ئینتەرنێتەوە. ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن ئەتوانن سیستەمە بەکاربێنن بۆ ئەوەی کە بتوان باڵێن کۆنتڕۆڵی شتەکان بکەن تەنها بەدەنگ بەبێ هیچ حەزێتێک بچێشن. ئەم سیستەمە چەند ئەلگۆریتمێک بەکاردێنێت بۆ شیکردنەوەی قسەی مرۆڤەکان و خۆی لی تێگا دواتر واتە توانای هەیە بە تێپەڕبوونی کات فێریشت بێوەکو هەر مرۆڤێک واتە شتێک نییە کە داخراوی سیستەمێک نیە داخراوێ بەڵکو خۆی فێریشتی تازاکاتن. بیرۆکەی دروستکردنی ئەم سیستەم لە فیلمێکی خەیاڵی وەرگرت بە ناوی تاو. کاتێک بینیم فیلمەکە کۆمەڵێک شتی خەیاڵی تیابوو بۆیە بڕیارم دا منیش بیکەم بەڕاستی. شەی وا هەبوونەوە بۆ 12 کاتژمێر زیاتر من کارم لەسەرم سیستەمە دروست کردو تاوەکو تاوایکەم. ڕاستە ئێستا لە حاڵەتێکی جێگریان نییە بەڵام لە داهاتوە بەرەوە پێشتریە بەم چاکتریەکەم و منم پلانیشم وایە کە لە هەموو ماڵەکەم شتە هەبێتن چونکە یارمەتیدارێکی زۆر باشە بۆ هەموو کەسەکان. ئەوەی کە لێرە گرینگە بریتە لە بەکارهێنانی ژیری دەستکرد کە ئەتوانێتن وەکو مرۆڤ مێشکی خۆی بەکاربێنی و هەستی بەرامبەر شتەکان هەبێتن واتە بۆ نمونەگەر تۆ لە بەرامبەری بگریت ئەو هەستت پێکا کە تۆ گریت و دایکی هەریادا بەختەوەرە بە بەهرەی کوڕەکەی و دەژڵێ کوڕەکەم هەر لە منداڵیەوە خولیای کردەوەی ئامێرەکانی هەبووە و بەردەوام بە شوێن زانیاری تازە و نەبیستراودا گەڕاوە و ویستێتی خۆی بیاندۆزێتەوە. لە عمری 2 ساڵیەوە هەر خەریکی کارە با و سویچ و تێک دانیشت و هەر محاولەیە کرد بزانێ یعنی ئەمە چیتایە ئەم جیهازە چۆنی شەکا و جیهازە زۆر خەریکی ئەو شتانە بوو. 2 ساڵ عمرێ بوو زۆر جار کارەبایی گرت لە ماڵەوە ئاگامان لێ نابوو کاتچین سەرەکەن هاوارێ کرد بۆ وات کردو کوڕمە بەس بزان چیتایە ئەم شتە کۆمپیوتەر وایە جیازی بچوو وایە ڕادیۆ وایە هەر شتێک وایە حەزێ کرد بیزانە ناوڕۆکی ئەو شتە چیتایە خۆی مەفروزە یارمەتی دەی بەس نازانم بڵێم چی مەکتەبەکەش بەلایەکەوە زەرورەتە ئەوش ئەبێ هەوڵی بۆ بدای. ئەلێکس خەونی هەریاد بوو کە کردی بەڕاستی. ئێستا هەر لە ڕێگەی چەند کامێرایەک و هەستەوەرێکی ئەلێکسەوە دەتوانیت بزانیت تۆ کەسێکی بەختەوەریت یاخود خەمبار. ناری ڕۆستەم دەنگی ئەمریکا هەولێر.